دوای هێرشەکەی داعش بووە سەر شاری کەرکووک هێشتا دۆخی شارەکە بە تەواوی ئاسایی نەبووەتەوە کە ڕووداوێکی دیکە ڕوویدا و کوژرانی دوو هاوڵاتی مەدەنی لێکەوتەوە. کاتژمێر 8:40 خولەکی شەوی یەکشەممە ئۆتۆمبیلێکی جۆری BMW کە 5 ئەندامی یەک خێزانی تێدا بووە لەلایەن بنکەی ڕزگاری ئاساشی پارتی لە کەرکووک درایە بەر دەستڕێژی گولە و دوو کەسیان کوژراون کە یەکێکیان ژنێکی دووژیان بووە و ئەوەی تریش منداڵێکی تەمەن 8 ساڵان بووە. هەر لەو ڕووداوەدا ئەندامێکی دیکەی ئەو خێزانە بریندار بووە بەوتەی کەسوکارەکەیان. ئەو ژنە لەو ڕووداوەدا کوژراوە نەخۆش بووە و ویستویانە بە خێرایی بگەێنە نەخۆشخانە، بەڵام ئاسایشی پارتی تەقەی لە ئۆتۆمبیلەکەیان کردووە. خێزانەکەی دووگیانە نەختێ ناساق بوو بردووی بۆ مزەمێت لە تاوە سەریع لێ خوڕی بوو. ئاسایشی پارتی هاواریان کردو بوو بۆی تۆزێ زیاتر ڕۆشت بوو داش بەزی بوو. وتی کاکە من عایلەم پێیە و کوردیشم نەخۆشم پێیە. وتیان یەکێکیان وتی دە باشە وتی لەو لاوە بیکەیسی ڕەمی کرد. ژنەکەی دووگیانە گیانی لە دەستدا، کوڕێ 8 ساڵمان گیانی لە دەستدا. 5 نەفەر دوانیان کوژاوە بەسێک بووکەکەم دووگیانە. کەسوکاری کوژراوەکانیش دەڵێن سکاڵا لەسەر بەڕێوەبەتی ئاساشی پارتی تۆمار دەکەن چونکە بەوتەی ئەوان کەسوکارەکان بەبێ تاوان کوژراون. لە بەرامبەرشدا بەڕێوەبەتی ئاساشی پارتی لە کەرکووک ڕایگەیاند ئەوەی ڕووی داوە کارێکی نەخوازراو بووە. پاسەوانەکانی بنکەکە گومانی ئەوەیان کردووە سەرنشینانی ئۆتۆمبیلەکە چەکداری داعش بن چونکە زۆر بە خێرایی بە ناوچەکەدا تێپەڕ بووە. بەپێی ئەنجامی لێکۆڵینەوەکان کە لەسەر ڕووداوەکە کراون ئۆتۆمبیلەکە هیچ مادێکی تەقینەوەی تێدا نەبووە. ئەوەش لە کاتێکدایە کە لە ساتی ڕووداوەکەدا بەڕێوەبەتی ئاساشی پارتی لە کەرکووک ڕایگەیاند ئۆتۆمبیلەکە مادەی تەقینەوەی تێدا بووە. دیارە هەر نەوەستاوە و بەردەوام بووە لە ڕۆشتنی ئەوانیشی تر لە ترسی ئەوی خۆیان کە نەوەک سیارەکە بفەخەق بێ یان ئینتیحاری بێ ناچار بوون کە تەقە لە سیارەکە بکەن و ئەوەی ڕوویداوە بوو دوو هاوڵاتی جیان لە دەستدا ناو سیارەکەدا دیتیان نەخەتێن تیتیان نەبوو بەڵام کەسمان نەگۆڕیەوە ئێمە بەزەوە نەوتومانە گومان سەگەکە گومانی کە دروست کردووە هەتا سەعاتێک دوان و تیمی هەڵوەشانەوەی تەقەمەنیەکان هاتوون ئەوان بۆیان دەرکەوتووە کە چیتیایە. لەو دوای وەرگرتنەوەی تەرمی ژن و منداڵە 8 ساڵانەکە کەسوکار و بنەماڵەکەیان بۆ نیشاندانی ناڕزایی تەرمەکانیان بردە بەردەم بینایی پارێزگای کەرکووک و دوو کەسیش وەک نوێنەری ئەوان لەگەڵ نەجمەدین کەریم پارێزگاری شارەکەدا کۆبوونەوە. بەوتەی کەسوکارەکەیان لە کۆبوونەکەدا داوایان لە پارێزگار کردووە ڕاستی ڕووداوەکە ئاشکرا بکات و تاوانبارەکانیش ڕادەستی دادگا بکرێن. ئۆژین جۆڵە NRT کەرکووک.